بەهای دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دیناری عراقی جارێکی دیکە لە بازاڕەکاندا بەرزبوونەی بەرچاوی بەخۆیەوە بینی. تا ئامادەکردنی ئەم راپۆرتە نرخی 100 دۆلاری ئەمریکی بە 128,500 دینار مامەڵەی پێوە دەکرێت. وەک شارەزایانیش دەڵێن بەرزبوونەوەی نرخی دۆلار هەڵاوسان لە بازاردا دروست دەکات و نرخی کاڵا و شتومەکەکانیش پێدەچێت گران بێت. بێگومان بەرزبوونەوەی دۆلاری ئەمریکی لە مقابلی دینارە کاریگەریەکی زۆر نێگەتیڤی لەسەر هەڵاوسان دروستە بێ وە گرانی کاڵا و شتمەک بە دوای خۆیان ئەهێنێ. چونکە ئێمە وەکو هەرێمی کوردستانیش وەکو عێراقیش ئەنی مستەهلیکین، یعنی بڵێن بە کاربەرین زیاتر کاڵا و شتمەکمان لە دەرە بووە. دیارە ئەو کاڵا و شتمەکانی کە لە بۆ عێراق دێت ئەکسەریەتی بە دۆلاری ئەمریکیە. دیارە دۆلاری ئەمریکیش هەر کاتێ بەهاکەی بەرز بێتەوە کاریگەری لەسەر گرانبوونی کاڵا و شتمەک دروستەکە بەڕاستی. بەپێی بە دوواداچوونەکانی پەیام بەرزبوونەوەی بەهای دۆلار بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. سەرەکیترینیان قۆڕەخکاری بەشێک لە سیاسیەکانی عێراق و هەرێمە. لەلایەکی دیکەوە عێراق بەهۆی دابەزینی نرخی نەوت و کورتێنان لە بودجەدا توانای دابینکردنی خەرجی موچەی فەرمانبەرانی نییە. وەک یەکێک لە ڕێگە چارەکان پەنا بۆ بەرزکردنەوەی بەهای دۆلار دەبات. وەزیری دارایی ئەم بابەتانەی باس کردووە کە لەمە دووە چاریان ناچارە، ینی ئەمە لە حاڵەتێکی ئێستراریای پەنابن بۆ سێشت. یەکەم کەمکردنەوەی موچە لە عێراقدا، دوو بەرزکردنەوەی نرخی دۆلار بۆ ئیمتیساسی قووەی شیرایی پارە بکەن، سێم لێدانی چاپی نوێ کە ئەوە ڕاستەوخۆ نامەیەکم لە ڕێگەی نامە و ئەڵگۆڕی نامەوە لەگەڵ بەرپرسی محافزی بانکی مرکزی کە لێم پرسی تا ئێستا ئایا ئێوە پارە چاپەکەن. لە وەڵامی نامەکە بڵێ ئێمە ئیتفاقێک هەبووە پێشتر تا کۆتایی 2021 بەردەوامە چاپکردنی پارە لە ڕێگەی کۆمەڵی مزاری بۆ کە تیجارە دەکەن لەسەر قوتی خەڵکی ئاوایان کردووە کە دۆلار بەرز بێتەوە، چونکە کۆمەڵێک مستەسمرین هەن لە مەجای عوملا ئیشەکەن کە سەر بەهێزە سیاسیەکانی عێراق و کوردستانیشن لە ڕێگەی ئەمەوە توانیوانە ئەو مزارەبەیە دروستکەن و نرخی دۆلاریان ئاوا لێ کردووە. بەڵام دوجار عێراق لە ماوەی نزیکدا کە کۆبوونەوەی فەرمی کردووە لەگەڵ سندوقی نەقدی دەولی لەگەڵ بانکی دەولی کە ئەوان ئەو پێشنیارانیان بۆ کردووە. دوجار عێراق بڕیاری خۆی کێدا ئەو کاتێک کەوا سیارەکەی لەناو قانونی موازنە جێبەجێەکە. ئەوانەی کە بە نرخێکی هەرزان دۆلاریان کڕیوە ئێستا دەیفرۆشتنەوە، ئەوانەشی نیانە دەیکڕن تا ئەگەر لەوە زیاتر بەرز بێتەوە بتوانن قازانجی زیاتری لێ بکەن. ئەوە شۆکارێکی دیکەیە بۆ کەمبوونەوەی ڕێژەی دۆلار لە بازاردا. دینار دابەزیوە دوێنێ تا 130,000 دینار ڕۆژ 600 دۆلاری ئەمریکی، بەڵام ئەمڕۆ لە دەوری 128.5 و 2750 دینار لەو دەورە یاریەکە. بەدڵنیایی ئەوانەی کە کڕیویان و دیناریان هەبووە لە ماڵە و لەم کاتەیە هاتوونەتە بازار دۆلاریان کڕیوە، بە دڵنیاییەوە ئەگەر بێتەوە دابەزێتەوە دینار سەرەرەکەن. پێشبینی کراوە نرخی 100 دۆلاری ئەمریکی بۆ 145,000 دیناری عراقی بەرز بێتەوە. بانکی ناوەندیش تا 160,000 دینار مەزەندەی کردووە. بە بۆچوونی پەرلەمانتاران ئەگەر حکومەتی عێراق چارەسەرێکی بەپەلە بۆ ئەم هەڵاوسانە نەدۆزێتەوە، دۆخی ژیانی خەڵک و موچەخۆران لەوەی ئێستا هەیە خراپتر دەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.